ئۆتۆمبیلێکیان دروست کردووە لەسەر ترازی کۆن 5 مانگی خاندووە تاکو لە ناوچەی پیشەسازی هەولێر تەواو کراوە. لە دروستکردنیدا کۆپی ئۆتۆمبیلی کەیترهام کراوە کە لە ساڵی 1973دا لە بەریتانیا کەوتە بازارەوە. ئۆتۆمبیلەکە درێژە، ڕەنگی زەردە، جێی دوو کەسی تیا دەبێتەوە کە دەڕوات و کەڵێکی زۆر دەکات. بۆ ئەوانە باشە حەزیان لەوەیە بکەونە بەرچاو یا حوبی زوهوریان هەیە، هەر سواری بە هەموو کە سەیرتەکە. لە سەروبەندی نەمانی ئۆتۆمبیلێکی کلاسیکی بەریتانی دوو گەنجی کورد ئۆتۆمبیلێکی هاوشێوە دروست دەکەنەوە. سۆران و دارەوان کە دوو برای یەکدین ئۆتۆمبیلی کاتێرهام 620 ئاری بەریتانیان دروست کردووە. ئەم ئۆتۆمبیلە لە ساڵی 1973ەوە بۆ یەکەم جار لەلایەن گراهام نێرنی بەریتانی دروست کرا. لەگەڵ سۆران و دارەوان دەچینە ئەو گەراجەی کە نزیکەی 5 مانگ کاری تێدا کراوە تاوەکو کاتێرهامەکەی تێدا بەرهەم هاتووە. دیزاینەکەی وایە پێشی باریکە ئەو سیارە جێکردنەوەی مەچینە و گێڕ و تۆپەی سوکان و کوندێسە ئیستاپ و ئەو ئەشیانەی کە تێدا بەکار هاتیە زۆر زەحمەت بوو هەتا زێمان کردەوە. ئەم ئۆتۆمبیلە جیا لە مەکینە و تایەکانی زۆربەی پێکاتەکانی دیکەی دەستکردن. مەکینەکەی هی ئۆتۆمبیلێکی ئەڵمانیە، بەڵام پلێت و پەیکەرەکەی لە جۆرە مادەیەکی بەهێزتر لە ئۆتۆمبیلی ئاسایی چاکراوە. دارەوانی براکەی دەڵێت تەواوی مەرجەکانی سەلامەتی تێدا بەدی هاتووە. وەک هەر سیارەکی ئاسایی دەتوانێت ببینە مەرجەکانی پشکنینی ئۆتۆمبیل بێ هیچ کێشەیەک. ئەکیدین لەوەی کە سیارەکەمان 100% دەردەچێت و هیچ مشکلەیەکی نییە. بۆ ئەوەی دڵنیابین ئاخۆ تا چەند ئۆتۆمبیلەکە شایانی ئەوەیە بچێتە سەر شەقامەکان بردمانە لای گوتەبێژی هاتسۆی هەولێر. بەڵام لەوە ناچێت گوتەکانی فازڵ حاجی بەدڵی سۆران و دارەوان بن. جێگای دۆست خۆشیە کە گەنجێک هەوڵ بداتن شتێک دروست بکات کە ئەنتیک بێت، چونکە ئۆتۆمبیل ناتوانانی بڵێ ئۆتۆمبیلێکی ئاسایی، بەڵام وەکو ئەنتیک لەوانەیە ئیستیفادەی لێ بکرێتن. گەرچی بەڕێوەبەراتی گشتی هاتچۆ پشگیری خۆی بۆ ئۆتۆمبیلەکە دەرنەبڕی، بەڵام دوو براکە دەڵێن ماندووبوونیان بەهدەر نەچووە. کاتێرهامەکەی داراوان و سۆران شەون و خۆنی بۆ کراوە. لە ڕۆژگارە بەستوەکانی زستاندا کاری تێدا کراوە، بەڵام پەنجە سربۆکانی دووبراکە کۆڵیان نەداوە. لە ڕۆژە گەرم و گوڕەکانی هاوینیشدا ڕشتنی ئارەقی نێوچەوان و بریندارکردنی دەست و پەنجەکانیان نەبووەتە ڕێگر لە بەردەم ئاواتەکانی. ئۆتۆمبیلی کاتێرهام ئێستا تەنیا بۆ نمونە لە چەند شوێنێکی جیاجیای جیهان هەڵگیراون و ژمارەی کەمیشان ماوە، چونکە کارگەکە ئۆتۆمبیلەکەی نوێ کردوتەوە و شێوەکەی بەتەواوی گۆڕا. ئۆتۆمبیلی کاتێرهام 620 ئار لە بواری کێبڕکێشدا بەکاردێت. لە سێ چرکەدا خێرایەکەی دەگاتە 100 کیلۆمەتر لە کاژێرێکدا. ئەگەر لە بازارەکان بەردەست بێت نرخەکەی 620,000 دۆلارە. ئەم ئۆتۆمبیلە 150 توانە ئەسپە، لە پشت هەر توانە ئەسپێک خەونێک هەبووە ئۆتۆمبیلەکەی گیان بەم ڕۆژە دیمەنێکی سەرنجڕاکێش بداتە شەقامەکان و ببێتە جێگای سەرنجی هەموو لایەک. ڕێکار عەزیز ڕووداو، هەولێر.